سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پیرۆزبایی گەرمی لە دەست بەکاربوونی سەرۆک وەزیرانی نوێی بەریتانیا کرد. پێم وایە ئێمە دەتوانین پەیوەندیی زۆر باشمان هەبێت بە تایبەتی لە بواری بازرگانیدا. من پێم وایە ئێمە دەتوانین ئەوەی بۆ 3 تا 4 یان 5 جار ئەنجامانداوە باشتریش ئەنجامی بدەینەوە. بەکارهێنانی وشەی هێورکەرەوە بۆ هاوپەیمانێک لە پشێوی چونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەبێ هیچ مەرج و ڕێکەوتنێک ئابووری بەریتانیا ڕوبەڕووی هەڕەشە دەکاتەوە. هەر بۆیە سەرۆک وەزیران بە ئومێدەوە دەڕوانێتە ئەو بەری ئەتلانتیک. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک لە پێشتر هاوڕێ و هاوکارمان بووە لە داهاتووشدا چاوەڕوان دەکرێت هاوڕێیەکی زۆر نزیکی سیاسی و هاوکارێکی سەربازیمان بێت. ئامانجی پەیامەکە بۆ واشنگتن و ئەوروپایە. ئەگەرەکان بۆ بەریتانیا ئەنجامدانی چەند دانوستانێکی سەرکەوتووە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەوان هیواخوازن کاریگەریان هەبێت لەسەر یەکێتی ئەوروپا کە چەند جارێک تووشی ناڕەحەتی بوون تا گفتوگۆ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا بکەن. لایەنگران هیوا دەخوازن لە پەیوەندی نێوان داناڵد ترامپ و بۆریس جۆنسن کە بتوانن ڕێکەوتنێکی بازرگانی خێرا ئەنجام بدەن. هەندێک لە یەکچوون لە پشت سپی پێستیەوە هەیە لە ڕووی چاونەترسی و کەسایەتیەکانیان کە باڵی بەسەر سیاسەتەکانیاندا کێشاوە، بەڵام هەروەها لە یەکچوون هەیە لە بەربەستی دەستوری کە ڕوبەڕوویە بنەوە. لایەنگری جۆنسن لە پەرلەمان زۆر لاوازە. هەروەها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دیموکراتەکان کە ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرێسیان گرتوۆتە دەست بڕیاریان داوە کە پابند بن بەو ڕێکەوتنەی بە گود فرایدەی ناو دەبرێت کە کۆتایی بە ناکۆکیەکانی ئێرلەندای باکوور هێناوە. نانسی پلوسی و دیموکراتەکان لە کۆنگرێس بە ئاشکرا دەڵێن ئەگەر لێرەدا سنووری ئیرلەندا هەبێت پاشان بەریتانیا ناوێت بە نزیکانە مامەڵێکی بازرگانی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەست پێ بکات. لە دوای جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جۆنسن ڕوبەڕووی گرفتی تر دەبێتەوە. ئێران دەستی گرتووە بە سەر کەشتی نەوتی بەریتانیادا و پیتاندنی یۆرانیۆمی زیاد کردووە. واشنگتن دەیەوێت بەریتانیا شوێن پێی ئەو بکەوێت و لە ڕێکەوتنە ناوەکێکی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا بکشێتەوە. لێرەدا چەندین شت هەیە کە پەیوەندی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا بەیەکەوە دەبەستێتەوە کە دەتوانێت لەژێر ئەو فشارانەی خراونەتە سەر ئێران و چین دەستنیشان بکرێن. لە ئەوروپا ترس لە جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەوەیە کە بواری ئاساییش لاواز دەکات. لە ڕووی سیاسیەوە ئەوانەی کە نیگەرانن لەوەی شکستی ڕۆژئاوا ببینن لە کاتێکدا رووسیا کاریگەری بەسەر دروستکردنی چەندین جۆر گرفتدا هەیە، نەک تەنها لە بەریتانیا و ئەمریکا بەڵکو لە ناو یەکێتی ئەوروپاشدا، هەروەها لە ناو چین کە بەرەو هەستیاری زیاتر دەڕوات. بۆریس جۆنسن دەڵێت سەردەمێکی نوێ دەست پێ دەکەین کە بە گۆڵدن ئەیج ناوی دەبات. هەروەک ڕنگدانەوەیەک لەوەی داناڵد ترامپ دەڵێت Make America Great Again. لەگەڵ ئەوەی کە کەمتر لە 100 ڕۆژ ماوە بۆ چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا، ڕەنگە گەشتبینیەکەی جۆنسن ڕەنگە بەم نزیکانە ڕوبەڕووی هەندێک ڕووداو ببێتەوە کە کۆنتڕۆڵی پێ ناکرێت.